کاریگەربوونی ناوچەکانمان بە نزمە پاڵەپەسوویەک شەپۆلێکی باران و بەفر زۆربەی زۆری ناوچە جاجەکانی هەرێمی کوردستانی گرتەوانێت کە زیاتر بەفربارینەکەش ناوچە شاخاوی بەرزەکانی گرتەوە لە ماوەی 24 ساعتی ڕابردوودا 8.9 ملیم باران لە سنتەری پارێزگای سلێمانی باریەوە وەکۆی گشتی بارانبارینی ئەم وەرزی ئەم ساڵ بۆ پارێزگای سلێمانی 492.2 ملیمە بەراورد بە ساڵی پارتا ئەم بەروارە 825 ملیم بووە و کاریگەری ئەم شەپۆلەش بۆ ئەمڕۆ هەر بەردەوامی ئەبێت تا درنگانی شەوە لە سبەی نێوانێک کەشوهەوا تا ڕادەیەک جێگیر ئەبێت و ئاسمان لە نێوان ساماڵ بۆ پەڵەهەور دەبێت. پێشم خۆشە بارانبارینی 24 ساعتی زۆرێک لە ناوچەکانی شار و شارۆچەکانی دەوروبەری سلێمانی بۆ نمونە چۆمچەماڵ 11.1 ملیم، باریوە قەرەداغ 26 ملیم، بەرسنجە 61 ملیم، چوارتا 40 ملیم، یاخسەمەر 38.5 ملیم، سەرکەبکان 37.6 ملیم، پێنجوین 30 ملیم و هەڵەبجەی شەهید 14 ملیم باران باریەوە و لەسەر ئاستی پارێزگاکانی هەرێمی کوردستان تا ئێستا پارێزگای سلێمانی 492.2 ملیم باران باریوە تایە، پارێزگای هەولێر 229.4، هەڵەبجەی شەهید 340 ملیم، دهۆک 446.2 ملیم و پارێزگای کەرکووک 212.6 ملیم.